هەر لەسەر ڕەوشە ڕۆژەبای کورتانێک و هاتێ لە دەرباز و تایبەتی گرانبوونە کوچێ بووی خانم شەمس عنتەر سەرۆکە شاخە قامشتۆیەکی تیانویستکارن کورتانە سووریە لە یەگەڵ منە. خانم شەمس دەمباش بگشتی ڕەوشە ڕۆژەبای کورتانێ بتایبەتی باژارێ قامشلۆ نەها چاوەیە بچڕەنگی دەرباز بێ ئەو گرانبوونە کوهایی لە نابا بازارێ حتا کۆکەنها بەردەوامە و یانجی بەداوی هەتیە. دەمباش مامۆستا بەلێ بەردەوامە بەهابوونا نرخی مازۆتێ دانەکەتنجێ و دزانێ بێ مازۆت bi çi qatişta girêdayê ew qate jî pêre buhabûn helbet ev jî rolek mezin li ser jiyana hemû kesekî giriyê li kesê me yê rojava. باشە خەڵک بە چەرەنگی ژیانە خەبرت بێوا پێ دڤیان چاوە دابین دکێ خەڵکێ باژارێ قامشتۆ هەمووژی کارن لەگەر بێ گرانبوونێ ژیانە خوا بگونجێن و کار بن ژیانە خەبرێ ببن هەموو شتێکی دابین بکەن yani ê zehmetî ana dibînin ew muwezzifê dewletê bi rastî ji ber mehaya we $100 nage $100 yani ana wilo bi hesabekî besît dibîne $100 mehekê ji kufletekî re wê çi bike ê zanibê bê çi karî seb serê xelkê dilvêdekê hatiye yani bi rastî hene ê bi destê xwe dişixulin belkî ew jî karê wa bi dolar bi girêdayî belkî piçkî hifqasî pê neêşin lê ê karmendê dewletê gelkî pêdêşin ji ber wilo jî em dibînin ana gelek ji wan dev ji karê xwe dixwarin û ji xwe karinde dibînin û ca ji xilaf kesê me yî bêkar kesê me yî nexweşin kesê me yî nikarin kar bikin yani zirarî digihê rêjeya a herî bilind ji welatiya. باشە بێژن بەریا دو ڕۆژان ژێ خۆنیشاندانێک لە دژی گرانبوونە بەهای مازۆتێ هاتە لە داخستن لە باژارێ قامشلۆ دەخوازن سەرەکە چ بوون و دەرئەنجامێن وێ خۆنیشاندانێ چ بوون مخابن te encam heya ana neda ne kesî li me pirsî ne kesî ji me re gohûn çima derketine ji xilaf bi dev avêtin me ser internêtê û em wek adeta wan em xayîn kirin û em erdoganî kirin û em bi tiştin wilo pîsik girtin û dev ji daxwaziyê me em ji bo wê derketibûn em ji bo çi derketibûn me gotin ev biryarê we nirxê mazotê bilind kiriye gelekî xelk pê dîşin vê biryarê lê vegerin xwendinê xweşik bidine bêkanî çi qat edarî digihêva welatiya hûn rêveberîne hûn mesulî vî milletî ne û metalibên dij jî hebûn bi ev zibala rotko ya gidşewitînin ev dixana gijêtê bê çi qa seratanat û nexweşî ji welatiyar çêkirine yani ez yek ji wan nexweşek me heye û ez her în her lehd li eyada doktorekê a seratanata me û ez rêjeya vê nexweşiyê dibînim bê çi qasî welatê me bilind bûye emrê me giya vê emrî wek ba sala me rêjeya vî nexweşiyê bilind nedîtiye mane helbet esbabên mubashir hene em dibînin bê çawa xelk pêdêşin ji ber wilo metalibê me ev bûn yani bi tehdîd ev her dûk bûn û wek me dixwest biryarên me drûst bin avaya باش دنابە جڤاکێدا خانم شەمس خوازم بەحسا وێ چەندێژی بکێت جڤاکە کوردی لە باژارێ قامشتۆ بە تایبەتی چ نەبادە بەڵا بووە هەلوێستاوان لە هەمبەر بە بریاریان چییە و بریارێن گرانبوونا مازۆتی کوپاندۆرە کە مەزم سەر پێدەڤێن ژیانێ کردە دنابە خەڵکێدا چ بەر بەڵا بووە چاوە سەیری بێ ڕێبەبەریا پێدێتکەن احتیقانێک چێبوویە خەنقاندنێک چێبوویە فەتساندنێک چێبوویە yani خەڵک dixwazin derkevin û birastî jî bêhêvî bûne yani bêhêvî bûne ji hemû aliya ji partiya ji rêveberiyê ji karê derketinê wextê hêviyê insan dişkên birastî jiyan giş berçavî reş dibe em giyane vê astê باشە لە گۆرێک و ئەو دەمەکە گرانی لە باژارێ قامشلۆ چێبووە دەرئەنجامێن وێ گرانیە لەسەر عەردێ لواقع چنە چ تێ دیتن نەتائجێ گران بوونێ
نتائج گرانبونی انا هر یک دل خود دبیجی حدود بکری با من باز دایا تزانه ام دور پیچکرینه هوارا مد خودی می ایگ زارو که واج دربه بن بتشتکی جوار بشینه يعني جولو بيف أصدقائي زحمتينا ماتين بيشي شعبي ما واتەیە گوتناتە ئەو ژی فشارەکە ji بۆی دەستپێکردنا پێلەکە نوویە دەربدەریێ پشتێک و زەڤیان چاندین هاتنە شەوتاندن ژێدەرێن ژیانێ نەمان ئەبژی یەک ژێ وان ئەنگ و بەردەوامیەکە ji بۆی وێ سیاسەتێ هەلبەت ما ئەف زەڤیە گشەوتین وێ خەڵک چ قاسی پێ ژیانە خۆ دەبار کردبانە ئەفژی ئەسباباییش سەدەمایە لێ ئەف بریارێ چەوت بڕاستی هاتن و سەر تەمام کردن و بێتر خەڵک پەتساندن ji بەدێلا بێ ملەتی بحسیانە کە ئالیکاری ژوار پێشکەش کردبانە هاتن بێتر دەستی خۆ کردن پڕکاوان باشە تۆ کە چاڵکوانێکە کورد و سەرۆکە شاخی قامشتۆیەکی تیان ویسکانی کوردستانە سووریە نامەیەتە بانگاتە چییە؟ بانگامێ ئەس دەبێژم گەلی ئێوێ رێوێ بەریێ بڕێ دەبن گەلۆ هون سەر چێ بنگەهێ با بریارە دەردخن گەلۆ هون ملت بەرچاوێ خۆ دبینن ئانا ئەم بهێڤینە گڤی ملەتی بەرچاوێ خۆ ببینن ملەتێ گبوارە و ملەتێک نەبوار ئەم ملەتێ وڵاتینێ و هون وەخۆکری بەرپرسیار مەوە نەهل بژارتێژی لێ وەخۆکری بەرپرسیار يعني بريكو بيك في ولاتي بري ببن بس ام بيت فازن گەلێک سپاس ji بۆی خانم شەمسانتەر سەرۆکە شاخێ قامشلۆیە یەکێکیان ویسکارێن کوردستانە سووریە کۆلگەل من بووی گەلێک سپاس